لە زەویەوە سەرنج بدەن لە ئاسمانی شەوە نیشانتان دەدەین. جگە لەوەی لە شارۆچکەیەکی یاسایی دەچێت هێندە بە پارێزگا ناچێت. نە پرۆژەیەکی گەورەی پیشەسازی نا هۆتێلێکی پێنجە سێرە دەبینین. تەنیا 4 پرۆژەیەوە بەرهێنان لێرە مۆڵەتیان وەرگرتووە. هەموو بژێوی خەڵکەکە یان لەسەر موچەیە یان کاری دەستگەڕی دەکەن. ساڵانە بە سەدان خوێندکاری لێهاتوو زیرەک پێشکەشی بازاڕەکانی کوردستان دەکەن. بە سەدان بێکاریش لە شەقام و بازاڕەکانی باگیرفانی بەتاڵ دەسوڕێنەوە. کۆمەڵە کێشە هەن ئەگەر چارەسەر بکرێن ئابووری ئەم شارە زۆر بەباشی دەبوژێتەوە. ئەگەر ویستان تامی کەبابی ڕاستەقینە بکەن وەرنام شارە. ئێرە هەڵەبجەیە لاوترین و گۆشەگیرترین پارێزگای عێراقە. پێش ئەوی بگەیتە هەڵەبجە سێهەم بەپیترین دەشت دەبینیت لە جیهاندا. بە پێ هەندێک توێژینەوە ئەم دەشتە دەتوانێت ئاسایشی خۆراکی 5 هەرێمی وەکو کوردستان دابین بکات. بەڵام تەنیا چەند پرۆژێکی کەم نەبێت هیچ کەڵکێکی ئەوتۆی لێ نەبینراوە. مۆنۆمنتەکەی هەڵەبجە ئەکەم بە سەرەتای ئەو چیرۆکەی کە دەمەوێت باسی ئابووری ئەم شاری تێدا بژێڕمەوە. بە سەرنجانێکی خێرا بە مۆنۆمنتە بەڕاستی بۆ دەرەکەوێت کە لە ئاست و مستەوای ڤێلای هەنێ خواپێداویشانیە. کۆمەڵی خزمەتگوزاری سادە و کلاسیکی تا پێشەشەکرێکە هیچ لە ئاست و لە مستەوای ئەو کارەساتە نیە کە لەم شارە هەیە کە دەتوانرا کەڵکێکی زۆری لێ ببینرێەوە بکرێ بە گەشت و گوزارێکی مێژووی گەورە. لە بەرامبەر ئەم مۆنۆمنتە لەو بەرەوە لە هەموو شارەیە کۆتەلیتیایە. یعنی نامی باسی ئەو تێلە بکەم بە دیاریکرایە بەس شتێکی حەزەکەم باسی کەم لەگەڵ خوا پێداوان و دۆڵەمەنانی ئەم شارە قسەم کردو خوان میوانێکیان بێ بۆ هەڵەبجە ڕێستۆرانتێک کافەیەک چێشخانێکی وایتیانە لەوێ نانێکیان بنێ تەنانەت بۆ نان خواردنێک یانبن بۆ سلێمانی بۆ ئوتێل و بۆ مانەوە یانبن بۆ سلێمانی لەبەرچی لەبەری لێرە شوێنێکی و نەگونجاویتیان. لە هەڵەبجەش ئەو وەرگرتنی موچەی خانشینێر ئاوا هەر مشکیلە و خەفەتە شوێن بەخوا حەز ناکەم ڕۆمەریگرم. ئەبێ بڵێ بەشکم خوا بکەن نێ ئارە بەخوا ئاخر جەلامی وامان هەیە مەلا بانگەدا ئاخر خۆڵەگری لە مەلا بانگدا بڕۆی بەڕیشی چەرمووە بڕۆی لە بەری بان قابێسی موچە وەرەگری. ئەمە ڕاستە ناوەڵا گوناح کە بەریشی نەکەوێ ها بەرە کوێ قەینا بەرە کوێ قەیناکە بۆ نمونە تا سەعات 12 بەرە کوێ قەیناکە. ئێستا عەقارات و خان و بەرەو ئەمانەت چۆنە لەم شارە؟ عەقارات من مەرە درۆ بۆ خەم من نازانم دوور لە تۆ ئەڵێن عەرزوش زۆر هەرزانە لە هەڵەبجە هیچ ناکە و پارە ئەرزانە ئێستا بۆ نمونە من عەرزێکم هەیە سێ وەختی خۆی سێ دەفتەریان داوە. چەند مەتر؟ 216 مەتر. باشە ئێستا لە کوێ بوو؟ ئەمەتر لەسەرەوە لە سەری هەڵەبجەوە. شوێنەکەی باش بوو؟ شوێنەکەی خراپ نییە بڵێ ئێستا چەندی خوێن؟ چەند تێنێ؟ بەعەقڵ وەڵا حەزەکەم زۆرێ بەنێ وەڵاهی پەنجا وەرەقەمەن وەڵڵا بەخوا بەخوا کەی چەندیانەیە پێ و پێشتر چەند بوو سێ دەفتەریان دامێنەما ئەوە کەی وەڵاهی ئەمە لە 2013 و لەو ناوا بوو باش بیرم نی دێ بەخوای تا پەنجا وەرەقەمەن هەموو عەرزی هەڵەبجە هەر کەس نەیگەڕێ خۆتە بێ خزمەتگوزاری بکە خزمەتگوزاری بکە لە دووسێ شەریکات دووسێ چت بێنێت لەم شارابی کە 15-20 گەنج دائەمەزێ زۆرە ڕاست شەریکاتی تا بکەنەوە عەرز و ئاوی زۆرە کا هەڵەبجە بەس کار و کاسبی نییە. ئیتر ئەمە سنتەری بازاڕی سنتەری پارێزگای هەڵەبجەیە. بە هەندێک داتا و زاناییتان پێ بدەم لەسەر ئابووری ئەم شارە. بە ژێرەی لێکۆڵینەوەیەکی ناوەند لێکۆڵینەوە ڕوودا و
ئێوە زانن کە هەرزانترین مڵکی نیشتەجێبوون لە هەموو کوردستان ئەکەوێتە شاری هەڵەبجەوە. لە ساڵی 2006ەوە تا ئێستا 1602 مۆڵەتی وەبەرهێنان دراوە بە پرۆژەکان. لە 2006 تا ئێستا تەنیا 4 مۆڵەتیان دراوە بە پارێزگای هەڵەبجە. ئەی لە ماوەی 3 ساڵی ڕابردووە 2 ساڵی ڕابردووە تەنیا 4 پرۆژە مۆڵەتی پێدراوە. جارێ ئەم ساڵ هیچ پرۆژەیەک مۆڵەتی وەرنەکردووە لە وەبەرهێنانە. کێشەیەکی هەڵەبجەوەیە ناوچەی پیشەسازی نییە. بۆچی؟ لەبەری کاتێک کە دەوێت مۆڵەتێک وەرگری ئەوە نە کتاب و ناکتاب و ئەم سەر و سەرت پێ دەکەن جەدوای اقتصادی و پەڵق و بیانووی پرۆژەکە نامێنێ. دوو هۆکار هەیە کە ئابووری ئەم شارەی گرفتار و کۆڵەوار کردووە. یەکێکیان ڕۆتینە. زیادەڕەوی نییە بڵێم ئەوەی ڕۆتین بە ئابووری ئەم شار و بە خەڵکی ئەم شاری کردووە مەگەر کیمیابارانەکە پێی کردبێت. هۆکاری دووەمیان چییە؟ هۆکاری دووەم لێرە باسی ناکەم. ئەچینە دەرەوەی شار لێوێ بۆتانی ڕوونەکەمەوە. لە ناو بازاری هەڵەبجە باسی دوو هۆکارم کرد کە ئابووری هەڵەبجەی کۆڵەوار کردووە. یەکیشیان ڕۆتین بوو ئەوی دیکەیان ئەمەیە کە بۆتانی باسم کە پەیوەندی بە جموزوڵی بازرگانیەوە هەیە. هەڵەبجە دوو دەواازەی سنووری بازرگانی هەیە. دانەیەکیان پشتە ئەوی دیکەیان تەوێڵە. پشتە ڕاستە سەر بە ناحی بەمۆیە بەڵام کاریگەری لەسەر جوڵەی بازرگانی لە ناو سنتەری هەڵەبجانیە لە 2 بۆ لە 3 ئەو پەڕی کاریگەری هەیە. زۆر دوورە. ئەوی دیکەیان تەوێڵەیە. تەوێڵە لەبەرەوەی کرێی گواستنەوە زۆر گرانە وای کردووە کە چالاکیەکی ئەو تۆ نەبێت لە دەواازەکەیە. لە هەڵەبجە ژمارەیەکی زۆر بازرگانەیە. ئەوە 2 ساڵە بە ژووری بازرگانی هەڵەبجە کراوەتەوە. نزیکەی 1000 ئەندامیان هەیە و خەڵکی چالاکی زۆری تێدان. بەڵام کێشەکە لە نەبوونی دەواازەیەکی سنووری بازرگانیە. ئەمەی کە باسی یەکەم ئەم ڕێگایە ئەمە ڕێگای سازانە کە ڕێگایکی زۆر خراپە چەندێک خراپە ئەوەش بە ئاسانی چارەسەرەکرێ. ئەچێت بۆ دەواازەیەکی سنووری کە گەر بکرێتەوە کاریگەریکی زۆر لەسەر جموزوڵی بازرگانی لە هەڵەبجە دروستەکەەوە. هەڵەبجە لە ناوچێکی پەراوێزخرا و گۆشەژیرەوە کات بە ناوچەیەکی گرنگی بازرگانی. من ئەوانەی ئەو زانیاریانی کە پەیوەندیان بە دەواازەکەەوە هەیە لێ بۆتانی باسەکەم. باگوندی سازاندا دەڕۆین بۆ دەشتی سازان. پایتەختی هەناری خۆش و بەلەزەت. وشکە ساڵی زۆربەی باخەکانی وشک کردوون. بەڵام هەر دڵڕفێن و فێنکە. بەرەم ئەم ساڵیان لە ڕووی جۆری بەرهەمە وەک پێویست نابێت. هەناریەرە هەناردەی بازاڕەکانی دەروی کوردستانیش دەکرێت. ئەمە ئەو شوێنەیە کە بڕیار وایە بکرێت بە دەواازەی بازرگانی نێودەوڵەتی سازان سەرز بدەن چ دەشتێکی پانوبەرینی هەیە. ڕووبەرەکەی 54 دۆنمە. دەتوانرێت سەدان بار هەڵگری گەورە لێرە پارک بکرێ. هۆتێل و مۆتێل و خزمەتگوزاری گشتی لێ بنیا بنرێ. بازارچەی لێ دروست بکرێت. دایان و سەدان نووسینگە و دوکانی بازرگانی لێرە دروست بکرێت. جموژوڵێکی زۆر گەورەی بازرگانی دروستە بێ. ینی ئەم دەواازەیە بەڕاستی بکرێتەوە زۆر گرنگە. چونکە بۆچی؟ لەبەرەوەی هاتوچۆ و کاتی هاتوچۆ و گواستنەوە زۆر کەمە بێتەوە. ینی بە 2 کاژۆرونی و بۆ 2 کاژێر و 40 خولەک لە سنتەری پارێزگای کرماشان و دەیتە سنتەری پارێزگای هەڵەبجە تێچی گواستنەوە زۆر کەمە بێتەوە. خۆر ئەوە نییە. 200 بۆ 300 بار هەڵگروتوبێری ناو شاری هەڵەبجە کاریان بۆ دۆزرێتەوە. هۆتێل و مۆتێل و چێشخانە و ڕێستۆرانت و کافێ و خواردنگە و چەندی خزمەتگوزاری گشتی و تایبەت لە ناوچەکە دروستە بێت. جموجوڵێکی زۆر گرنگی بازرگانی لە ناوچەکە دروستە بێت. ئەو کاتە هەڵەبجە لە ناوچەیەکی گۆشەگیرەوە دەبێتە ڕێڕەوێکی گرنگی بازرگانی. دەتوانین بڵین هەموو ڕێگەکان دەچنەوە هەڵەبجە. ئەمەش ئاوی ڕووباری سیروانە. لەبەرەوەی ئێران ڕێڕەوی ئاوی زۆر گۆڕیوە و بەنداوی زۆری دروست کردووە. سەرنج بم بزانن ئاوەکەی چەندی کەمی کردم. ئاوەیە کە دەڕاتەوە دەریاچەی دەربەنیخانوشێکە لەسەر چاوەکانی دەوڵەمەندکردنی دەریاچەی دەربەنیخان. ئەو بەر ئێرانە هەمووی 20 مەترێکمان بینە. ئەم بەریش عێراقە. ئەوەی کە دەیبینن لە دیمەنەکانە ئەوە پاشماوەی پردی سازانە. بڕیار وایە پردێکی نوێ دروست بکرێ. خۆگەرە و پردە دروست بکرێ. ئەوە ئیتر جموجوڵێکی زۆری بازرگانی لە ناوچەکە دروستەوە ناوچەکە زۆر بەباشی ئەگەشێتەوە.
ئەگەر ئەوانەی وتمان جێبەجێ کرا ئەوە ئابووری ئەم ناوچەیە زۆر باشیە بژێتەوە خۆگەر نەکرا جگە لە هەناسە ساردی و سەر لە قاندن هیچ شتێکی دیکەمان بۆ نامێنێتەوە.